بەڕێز عەبدوڵڵای حاجی محمود وەزیری کاروباری شەیدانەوە دەخەنرێتەوە با فەرمێت. زیاتر بەرز نابێتەوە ئەکەوێت. بەناوی خوای گەورەی میهرەبان کەس و کاری سەربەرزی شەهیدان ئەمڕۆ 34 ساڵ تێدەپەڕێت بەسەر گەورەترین شاڵاوی کۆمەڵکوژی جینۆسایدکردنی گەلی کوردستاندا. ئەنفال بەشێک بوو لە زنجیرە و پلانێکی دڕندانەی دوژمنانی گەلەکەمان بۆ لێسەندنەوەی ناسنامەی بوون و ژیان و سڕینەوەی بوونی نەتەوەیمان لەسەر خاک و زێدی ڕەسەنی خۆمان. ڕژێمی باسی ڕووخاو جگە لە خاپورکردنی گوندەکان و ئەنفالکردنی خەڵکەکەی و کۆکردنەوەی هاوڵاتیان لە ئۆردوگا زۆرە ملیەکاندا مەرامی سڕینەوە و لە ناوبردنی خەڵکە سڤیلەکەی و تێگدانی ژینگە و کەلتور و زمان و جینۆسایدکردنی گەلەکەمان بوو بەگشتی. پاش تێپەڕبوونی کەمتر لە 3 ساڵ بەسەر ئەو شاڵاوە دڕندانەیەی ئەنفالدا و لە ساڵی 1991 خەڵکی ستەمدیدەی کوردستان ڕاپەڕین و بۆ یەکەم جار کۆتاییان بە زڵم و ستەمیدەیان ساڵەی بەعسێنا لە کوردستاندا. کەس و کاری قوربانیانی جینۆسایدی ئەنفال لەم یادەدا ئەوە بیردەیەنینەوە کە دادگای باڵای تاوانەکانی عێراق لە پاچەندی دانیشتنی دادگایی لەسەر کەیسی ئەنفال دوجار ڕۆژی 24/6 پاڵپش بەسەر جەمبڕگە مادە و یاسایەکانی دادگا و وتەی شایەت حاڵەکان و لەژێر ڕۆژنایی ڕێکەوتن نامە و پەیماننامە نێودەوڵەتیەکان پەیوەندیدارەکان گەیشتە و بڕیارەی کە پرۆسەی شاڵاوەکانی ئەنفال جینۆساید هەر بۆیە کۆی پرۆسەکەی جینۆسایی ناساند و بڕیاری بە سزاگەیاندنی ئەنجامدەرانیدا بۆ بەرز پیرۆزی ڕاگرتنی شەیدەکانمان لە مەرگە ساتەکان و بە تایبەتی شەیدکردنی ئەنفال و وەزارەتی کاروباری شەهیدان ئەو کارە ساتە دەکاتەوە یاد و بیرەوەریان بەرز دەنرخێنێت. کەس و کاری سەربەرزی شەیدان وەیە جارێکی تریش جەخت لەسەر داوای ڕەوایەت گەلەکەمان دەکەینەوە نەمری بۆ شەهیدانی کوردستان سەربەرزی بۆ کەس و کاریان هەر شاد و سەرکەوت و سەرفەراز بێت. بله یک مسئولیت که شده نشده یک بی اخلاقیت که شده نشده باید بودی وقتی
ئەو خەڵکەگەلەتی و ناخەری تاقن کرد ئەو خەڵکە ئاو نییە بیخوا بۆمان بۆ چییە؟